کێشەیەمە ڕێگاوبان و ئەو شتانەیە ئەنجا ئیسحاجکردنی ئەم کۆمپانیایە هەنی بەڕاستی ژیانمان نەماوە خۆڵە تەقە بە تەواوەتی ژیانمان ناخۆش بووە. ماوەی چەندێکم کێشێتان؟ تقریبا ماوەی ئەمە 5 ساڵات بڵێن ئەم کۆمپانیایە ئێمە ئیسحاجەکەن. کێشەی چی بۆ ئێوە دروست کرد لەم گەڕەکەدا؟ کێشە خۆڵە ئاوە ئەنجا ئەم شتانەیە جادەیە ڕێگاوبانە بڵێن جادەمان بۆکەنەوە چۆ ئەوەندەی پێ ناچێت تێکی یەدەنەوەوانێ جادەیەک کە دروست دەکەنەوە. ئێستا بۆ نمونەم جادە تازە کراوە تازە کردویانە ئێستێکانەوە تێکیان ناوەتەوە بەخوا سارە نازانین لە شۆ ئاموشۆ بکەیت. داواکاریتان چییە لە لایەنی پەیوەندیدار؟ داواکاریکردمانەوەیە کە بێنە سەر خەت و بەهانامانەوە بێن و بزانین شتێکمان بۆ بکەن. لەگەڵ خاوەنی کۆمپانیەکەدا قسەتان نەکردووە؟ دەستیمان پێ یەکەم تەبان ئێمە چەند جار لایەنی یاسایش و ئەمانەمان ئاگادار کردوێتەوە ئێستێکانە ئەمان دێن دەڵێ ئەم هەفتەنا هەفتەیەکە ئەم هەفتێنا هەفتەیەکە ئاوا یعنی ئیشەکان بەڕێیەکە ئیشەکانی خۆی بەڕێیەکە و ئیشەکەی ئێمە وەستێنێ بۆ نموناوە ئای ڕێیسیەم وێ ناوینەوە خۆی تقریبا ساڵێک و نازم 11 مانگە شتێکی وایە ئاوەکان قەتع کردووە تازە ئای ڕێیسیان بۆ ناوینەوە ئاوە ڕێیسیەکەش ڕۆژی دێ یا 2 قفڵدانێ یا قفلێکدانێ.